زۆرن ئەو کەسانی کە لە شارێکدا یان لە وڵاتێکدا بە یەکەمین کەس دیاری دەکرێن لە ڕووی بەهێزی یاخود دەوڵەمەندی یان هەر تایبەتمەندیەکی دیکەوە، بەڵام کەمن ئەو کەسانەی کە لە ڕیزی یەکەمەکانی جیهاندا دیاری دەکرێن. لە دوایین ڕیزبەندی ماڵپەڕی فۆربسدا کە بەهێزترین کەسەکانی جیهانی بۆ ساڵی 2015 دیاری کردووە، بۆ ساڵی سێهەم لەسەر یەک ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیای بە بەهێزترین کەسی جیهان دیاری کردووەتەوە. لاری پیج، خاوەنی کۆمپانیای گوگڵ، ڕیزبەندی دێمین بەهێزترین کەسی جیهانی گرتووە. نارندرا مۆدی، سەرۆکوەزیرانی هیندستان، لە پلەی نۆیەمین بەهێزترین کەسی جیهاندا دیاری کراوە، ئەویش لەبەرەوەی هەوڵی ئەنجامدانی چاکسازی داوە لە هیندستان و پەرەی بەژێرخانی ئابووری وڵاتەکەی داوە. لە ڕیزبەندیەکەی ماڵپەڕی فۆربسدا دەیڤید کامیرۆن، سەرۆکوەزیرانی بەریتانیا، لە پلەی هەشتەمین بەهێزترین کەسی جیهاندا دیاری کراوە، لەبەرەوەی ڕۆژانە بە بەردەوامی زۆرترین کات لە نووسینگەی تایبەتی خۆیدا ماوەتەوە و سەرقاڵی ئەنجامدانی کارەکەی بووە. هاوکات جانی دیلین، سەرۆکی بانکی یەدەگی فیدراڵی ئەمریکا، پلەی حوتەم بەهێزترین کەسی جیهانی گرتووە، بەوەی بەردەوامدایەنانی کردووە لە کارەکەیدا. بیل گیتس، خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت، لە ڕیزبەندی شەشەم کەسی جیهاندا دیاری کراوە، ئەویش لەبەرەوەی بەشێکی زۆر لە سامانەکەی لە پرۆژە خێرخوازیەکاندا بەکارهێناوە. لە ڕیزبەندیەکەی فۆربسدا لە پلەی پێنجەمدا شی چینگپینگ، سەرۆکی چین هاتووە و لە پلەی چوارەمیشدا پاپا فەرەنسیس، پاپای ڤاتیکان هاتووە. هاوکات باراک ئۆباما، سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، لە ڕیزبەندی سێمین بەهێزترین کەسی جیهاندا دانراوە، ئەویش بە هۆکارەوەی لە کاتێکدا ئەوەندەی نەماوە لە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتیەکەیدا، بەڵام بەردەوامە لە جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە هاوڵاتیانی ئەمریکای داوە. لە ڕیزبەندیەکەی فۆربسدا ئانجێلا مێرکل، ڕاوێژکاری ئەڵمانیا، بە دووەمین بەهێزترین کەس لە جیهاندا دیاری کراوە کە تەمەنی 61 ساڵە و ماوەی 10 ساڵە بەردەوامە لە کارەکەیدا، ئەوەش لە کاتێکدایە ساڵی ڕابردوو بە پێنجەمین بەهێزترین کەسی جیهان دیاری کرا. بە پێی ڕاپرسیەکەی فۆربس بۆ ساڵی سێم لەسەر یەک، ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا وەک بەهێزترین سەرکردەی جیهان دیاری کراوەتەوە، لەبەرەوەی پۆتین سەرەڕای ئەو سزانەی لەلایەن وڵاتانی ڕۆژاوە بەسەر وڵاتەکەیدا سەپێنرا بۆی خەیرانی ئۆکرانیاوە توانی وڵاتەکەی بە بەهێزی بهێڵێتەوە. بەرهەم ساڵح، NRT.